شەڕە تویتەکانی نێوان هۆشیار زێباری و محەممەد حەلبوسی لەسەر چییە؟ ئاگر لە پەیوەندیەکانی پارتی دیموکرات و حیزبی تەقەدوم بەردە بێت. پێدەچێت ناکۆکیە کۆنەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی و پارتی تەقەدوم بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی لە پشت شەڕە نوێیەکەی هۆشیار زێباری و محەممەد حەلبوسیەوە بێت. لە گەڕێکی نوێی ناکۆکیەکاندا و 2 ڕۆژ پێش ئێستا لە پلتفۆرمی X هۆشیار زێباری وەزیری پێشووتری دارایی عێراق و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بە توندی هێرشی کردە سەر محەممەد حەلبوسی. سەرۆکی لە کارلادراوی پەرلەمانی عێراق وتی خەریکە عێراق تووشی بەڵا دەکرێت و لە سەرو هەمووشیانەوە محەممەد حەلبوسی لە پشت ئەو گوبەنەوەیە. دواتریش بەهۆی ئەم تویتەوە حەلبوسی سکاڵای یاسایی بە تۆمەتی ناوزڕاندن لەسەر هۆشیار زێباری تۆمار کرد. ڕۆژی 23/12 زێباری تویتێکی نووسی و تیایداوتی لە ئێستادا جموجۆڵێکی سیاسی خراپ لە عێراقدا هەیە بۆ ئەوەی وڵات بخلیسکێنە ناو لافاوەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وتیشی ئێمە لە پشت حکوومەتی نیشتمانی عێراقەوەین بۆ پاراستنی ئەزمونەکانمان. زێباری نووسیویەتی بەڵام هەندێک لە سیاسەتمەداران و ئەوانەی سوودمەندی سەرەکی دارایین بەردەوام هەوڵ دەدەن وڵات بخەنە ناو قەیرانەوە. لەسەر و هەمووشیانەوە محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقەدوم و سەرۆکی لە کارلادراوی پەرلەمانی عێراق کە لەبری پرۆژەی تۆکمە بۆ ڕاستکردنەوەی بارودۆخەکە هەوڵی دروستکردنی قەیران و پەلکێشکردنی عێراق دەدات بۆ ناو قەیرانە قوڵەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تویتەکەی زێباری دوای ئەوە هات کە حەلبوسی سەردانەکەی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆتایی پێهێنا و لە سەردانەکەیدا لەگەڵ ژمارەیەک بەرپرسیە وڵاتە کۆبووەوە. بۆیە حەلبوسی دوای گەڕانەوەی وەڵامی دایەوە و سکاڵای یاسایی لەسەر زێباری تۆمار کرد. لە بەڵگەنامەیەکدا کە واژۆی پارێزەری حەلبوسی ئەحمەد مەجید ئەحمەدی لەسرە لە بەرواری 23 کانونی یەکەمی 2024 دەری خستووە کە پارێزەرەکەی حەلبوسی لە دادگای لێکۆڵینەوەی کەرخی 3 دژی زێباری سکاڵای یاسایی بە تۆمەتی سوکایەتی و ناوزڕاندن تۆمار کردووە. لە بەڵگەنامەکەدا هاتووە تویتەکەی زێباری تۆمەتی ناڕەوای دژی محەممەد ڕێکان حەلبوسی تێدایە و قسەکانی هیچ بنەمایەکی دروستیان نییە، بەڵکو چاواشەکردنی ڕای گشتیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیە گشتیەکانەوە. بۆیە پارێزەرەکەی حەلبوسی داوای کردووە کە سکاڵە لەسەر تۆمەتبار هۆشیار مەحموود زێباری تۆمار بکرێت و هەموو ڕێوشوێنە یاساییەکان بەرامبەری بگیرێتە بەر. لە وەڵامی سکاڵاکەی حەلبوسیدا زێباری وتی سکاڵاکەی حەلبوسی لەسەر من و پەنابردنە بەر دەسەڵاتی دادوەری لەسەر پرسێکی سیاسی و مافی سروشتی خۆیەتی. زێباری نووسیویشەتی هەمومان مافی ئەومان هەیە پەنابەرینە بەر دەسەڵاتی دادوەری بە مەرجێک دەسەڵاتی دادوەری لە قازانجی لایەنێک و بە دژی لایەنەکەی دیکە بڕیار نەدات چونکە هەرەوەندە نییە. قسەی دیکەمان بۆ گوتن هەیە و قەبارەی کێشەکان لەوە گەورەترن. بۆیە لە دادگا بەڵگەی پێویستمان بۆ قسەکانمان هەیە. جیاوازی قوڵی کورد لەگەڵ حەلبوسی. ململانەی نێوان پارتی دیموکراتی کوردستان و محەممەد حەلبوسی لە ناوەڕاستی مانگی ئەیلولدا پەرەیسەند کاتێک با ڕێککەوتنێک ئەمریکا بڕیاریدا هێزەکانی پێشمەرگا بە تۆپخانەی مەودا مامناوەند پڕچەک بکات. لەو کاتەشدا حەلبوسی بە توندی دژی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە هاتە دەنگ. حەلبوسی ئەو کاتە وتی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە بە تۆپخانە دەتوانێت ببێتە مەترسی بۆ ناوچە کێشە لەسەرەکان لە نێوان کورد و عەرەب و لە هەر کاتێکدا بێت پێشمەرگە سوود لەو تۆپخانانە وەردەگرێت دژی عەرەب. پارتی پێی وایە ساڵانێکە حەلبوسی سەرکردایەتی هەڵمەتێک لە نینەوە و باقی ناوچە کێشە لەسەرەکان دەکات و پیلانگێڕی دەکات بۆ دوورخستنەوەی کورد لەو ناوچانە بە ئامانجی درێژکردنەوەی کاریگەری و هەژمونی خۆی بەسەر ئەو ناوچانەدا. بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ئەو هاوپەیمانیە سێقۆڵیەی کە پارتی دیموکراتی کوردستان و ڕەوتی سەدر و حەلبوسی لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2022 بە نێوەندگیری خەمیس خەنجەر پێکێنرا کە بەڵێنی کۆنتڕۆڵکردنی حەلبوسی دابوو، بەڵام حەلبوسی بەڵێنەکەی بەجێ نەهێنا. لە دوایەوەشەوە پەیوەندی نێوان حەلبوسی و پارتی ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر بوو. ئەو بەرپرسەی پارتی دەشڵێت حەلبوسی سەرەڕای دەرکرانی لە پەرلەمان، بەڵام هەوڵ دەدات ڕۆڵێک بگێڕێت کە لە قەبارەی خۆی گەورەترە. تەنانەت لەگەڵ هێزە شیعیەکان هەوڵ دەدات مافی خۆ کاندیدکردنەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی عێراق بەدەست بهێنێت چونکە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتووە کە مافی خۆ کاندیدکردنەوەی بۆ پەرلەمان نییە.
لا نوێترین هەڵوێستیشیدا پارتەکەی حەلبوسی سەبارەت بە هەڵوەشاندنەوەی حەشتی شەعبی وەک نیازپاکی بەرامبەر کورد لە شیعیەکان هەڵوێستی خۆی دەربڕی و ڕایگەیاند کە پارتی تەقەدوم بە هیچ جۆرێک لەگەڵ هەڵوەشاندنەوەی حەشتی شەعبی نییە.